ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە دەربارەی سیاسەتە ئێرانێ لە دژی باژار و باشارۆکان ڕۆژهەڵاتی کوردستانی داخوایانیەک بەڵاو کرد و تێدەگوت و ڕژێمە ئێران بە سیاسەتەکە ڕێبازکردی سەرپەرشتیە بەڵاوکردنا مادەیەن هێشبەر دەکێ. داخوایانیەکێدا ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریا ڕاگەهاند و بدارڤەکردن یەکژە ڕێبازە سیاسەتە ڕژێمە ئێرانەیە سەرەکەیە و بە تایبەت دەمە بدارڤەکردن لە پێشیە خەڵکێتی ئەنجامدان ئەوژیدا و ترسێ دناوە خەڵکێدا بەڵاو بکەی ئۆپۆزیسیۆنە ئێرانی ژنا ببێ و ئاست گەهشتیە وە چەندێک و ئێران بوویە ژێدەرە تەرۆرێ لە ڕۆژهەڵاتە ناوین. ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە گوت و ئێران سیاسەتەکە ڕێبازکریش بۆی بەڵاوکردنا مادەیەن هێشبەر دناوە باژار و باژارۆکن ڕۆژهەڵاتی کوردستانەدا داڕێشتیە و ئەو پیلان و سیاست جالیە مەزنە بەرپرسیارن ڕژێمە ئێرانێڤە تێبڕێوەبرن و جێبجێکردن. ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریەدا داخوایانیا خۆدا ئاشکارە کرد و تەڤایە حاڵەتێن بدارڤەکردنە لە ڕۆژهەڵاتی کوردستانی مەبەست جێ هەیە و ئێران بە بدارڤەکردنا کوردان دەخوازێت ترسێ دناوە جواکە کوردیدا لە ڕۆژهەڵاتی کوردستانی بەڵاو بکێ و ئێران بەردەوام کار دەکێت و وڵاتیان کورد دە هەژاریە دەبژین و بەردەوام تۆمەتێن دوور ژەڕاستیە ئاراستەی وان دەکێ دەکوان بخێ زیندانێدا و دە ئەنجامێدا وان بکوژێ. داخوایانیا ئەنجومەنە نیشتیمانیە کورد دە هاتیەک و دەما ڕژێمە مەلالی کوردان بدارڤە دەکێ تۆڕێزێ لە توی یاسایەکێ ناگرێ و ئەف سیاسەتە پڕتاوان یا ڕێبازکردی ژالیە ئێرانێڤە مەبەستە سەرەکە ژێژنە برنادۆزە کوردیە لە ڕۆژهەڵاتی کوردستانی. داویە داخوایانیا خۆدا ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە تەڤایە کریار و سیاسەتێن ڕژێمە مەلالی لە دژێگەلێ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانی ئیدانە کرد و داخواز ژە جواکە ناودەوڵەتی و ڕێخستنێن ناودەوڵەتیەن بەڕەوانیەت بەرمافێ مرۆڤان دەتکن کرد و تافگەڕێ بکەندا و زنجیرە بدارڤەکردنا خەباتکارن کورد ڕاوەستین و لە دژی سیاسەتێن تەرۆریستانەیەن ڕژێمە مەلالی ڕاوەستن.